لا درێژەی کارە خێرخوازیەکانی دەستگا و ڕێکخراوەکانی کۆمەڵی دادگەری کوردستان و بە بۆنەی نزیک بوونەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆز، ڕێکخراوی هاواری خێرخوازی هاوکاری مادی و جلوبەرگ و خۆراک و تەواوی پێداویستیەکانی جەژنی بەسەر نزیکەی 90 منداڵی بێباوکی سنووری ناحیەی تەکیە و دۆڵی بازیاندا دابەش کرد. زۆر پێویستە، زۆر پڕی کردوێتەوە، بەڕاستی زەخیرە ناکڕین، زۆرمان لێگەڕاوەتەوە. منێکی کە خۆم هیچ موچەیەکم منێ لەمە زیاتر و زۆر دەستخۆشیان لێکەم، دایمە دوعای خێریان بۆکەم، خوا سەرکەوتیان کا خوای هەرچی ئێنێرە 100 ئەونیتری هەبێ. بەڕاستی جێگای دەستیان دیارە بەرنامەی خێرخوازی هاوار. زۆر سپاسیانەکەم لە گەورە تابوچووکیان لە پشت کامێرەوە لەمانم لەم ستافە بەڕێزا، خوای گەورە بەهانایانەوەبی ئیشەڵا و بەهانای ئێمە هاتوونە. بەڕاستی کەم و کوڕەکانمان پڕ بۆتەوە و شەریک خەممان و زۆر هاوکاریان کردی. من وەکو خۆم موچەی حکومەتم نییە، فێمێردەکەم فەرمانبەر نەبووە، تەنیا ئەم ڕێکخراوانەیە خۆزگە حکومەتی ژەوەنەی ئەم ڕێکخراوانە بەهانای فەقیر و هەژارەوە بچوویایە، ئەوسا فەقیر نەبوو. بەڕاستی زۆر ئەرکی سەرشانمانی سوک کردووە. ئێستا ئەم خۆراکە وەرەگری لێرەی تۆ پێویستی بە خۆراکی جەژن نابێ بیکڕی، پێویستی بە جلوبەرگ نابێ بۆ مناڵەکە بیکڕی. یعنی ئەوە کلێنێکی زۆرە، ئەو پارەی ئەگەڕێتەوە بۆ من کە ئەیدەمە شتێکی تر پێداویستێکی تر. من وەکو خۆم 5 تەلەبەم هەیە، 2 تەلەبەی زانکۆم هەیە، یعنی خۆتە زانی ماشاءالله تەلەبەت چەندێ مەسرەف و هینی هەیە. زۆر سپاسیان دەکەم، ئەو هەموو ساڵەکان هاوکاری ئێمەیان کردووە، زۆر سپاسیان دەکەم. ئەو هاوکاری تا چەند بۆ ئێوە پێویستە؟ تا زۆر بێم پێویستە. تا چەند دڵخۆشی تۆ بەم بەرە جەژنە هاوکاری بەسەرەن وەڵا زۆر دڵخۆشم، خوا پاداشتیان بداتێ. لەگەڵ کە حاجیوان شەر چەندین جارێ مناقەشەی ئەومان کردووە. بەرپرسی لقی تەکیەی ڕێکخراوی هاواری خێرخوازی وێڕایەوەی سوپاس و دەستخۆشی ئاراستەی خێرخوازان دەکات، داواکاریشە لێیان هاوکاری زیاتری ڕێکخراوەکەیان بن بۆ ئەوەی ئەمانیش بتوانن کەفالەتی ژمارەیەکی زیاتر لە منداڵانی بێباوک بکەن. ئەم پرۆژەیە بەڕاستی زۆر گرینگە بۆ ئەم سنوورە، بۆیە داواش لە خێرخوازانەکەین بەڕاستی بەدەم ڕێکخراوی هاواری خێرخوازیەوە بێن، بۆی بتوانین زۆرترین مناڵ کەفالەت بکرێ و بۆ ئەم پرۆژەیە گەورەتر و فراوانتر بکەین، بۆی زیاتر ئەم مناڵە نازدارانە کە چاویان لە دەستی خێرخوازانە زیاتر سوودمەند بن. جگا لە دابینکردنی ئەم جۆرە هاوکاریانە لە بۆ نەویادەکاندا بۆ منداڵانی بێباوک و خەڵکانی هەژار و کەم دەرامەت، مانگانە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین و ڕێکخراوەکانی هاوار و سۆمای چاوان موچەی 204 منداڵی بێباوک و بە بڕی زیاتر لە 20 میلیۆن دینار دابین دەکرێت و لە کاتی خۆیدا پێیان دەدرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکیە.